بۆقسەکردنی زیاتر لەبارەی قەیرانی حکوومەتی بریتانیا بەڕێز دکتۆر محەممەد ئیحسان شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە لەندەنەوە لەگەڵماندایە. دکتۆر ئەم کاتتان باش. پەیوەندیکردنی بۆریس جۆنسن بە شاژنەوە بۆ ئەوەیە لەم بارودۆخە ڕزگاری کات یان بۆ چییە؟ بەشێکی زۆر سوپاس. حقیقەت تا دوێنێ جۆنسن بریاری نەبوو، قەت قەناعەتێکی وای نەبوو خۆی دەستی بکێشێت لەبەر بووینە 5 کەس دەکات وەزیر و بەرپرسانی گەورە دەستیان لە حکومەت کێشەوە تا دوێنێ بریارێکی تەواوی نەبوو خۆی. بەڵام ئەمڕۆ لیژنەی 1922 کە ئەوەی لیژنەی ناو حزبەکەیتی گەیشتە قەناعەتێکی پێیوتی لازم دەست لە حزب بکێشیت لەبەر ئەگەر بە کەرامەتی خۆت پارێزیت بچیت. ئەمە ئەزمەیەکی حەقیقیە لە وڵات بەڕاستی ئەزمەیەکی حکومڕانی تەواوە لە ئەنگلتەرا فترەیەکی دەستی پێکردیتەوە لەبەر جۆنسن ئەو شتانەی کە دەستی پێکرد لە برێکسێت دوو زۆربەی شتەکانی جێبەجێ نەکردەوە. تەسەڕفاتی جۆنسنی شەخصی زۆر تەئسیری هەبوویە لەم بریارەکە نقمەیەکی جەماوەری زۆری پێیابوو لە دژ لە ناو حزبەکەی لە ناو محافظین لە ناو خەڵکەکەی نەبووتە جێگای ڕێز، یعنی لە تعینکردنی براکەی خۆی کە جۆن لە دوای چەند ڕۆژێک لە دەست بە کاربوونەکەی خۆی تعین کرد کە وەزیر لە 10 داونینگ ستریت پاشی حەفلەکانی خۆی پاشی ئەداءەکەی خۆی ئەمە هەمووی تەئسیری کردبووتە لەسەری بریارەکەی بە مەلیکا لەبەر عادەتەن تۆ خۆت ڕئیس وزەرا کە تەقدیم ئیستیقالە بکات پێویستە خەبەرێکی تەمامی بە مەلیکا بدات بیان و کێشەکە گەشتە حەدێک نەوەی he has to resign لازم بچێت دەستکات. بەڵام ئەمە هەمووی ئیسباتەکە بۆت بیان و ئەم سیستمە دیموکراتیە سیستمێکی عراقەتی تایە. حقیقەت چۆن گوڕینی دەسەڵات گوڕینێکی لەینە، چۆن گوڕینی دەسەڵات ئەگەر تەخەیول کەمە لە وڵاتێکی تر بە لە شەرقل ئەوسەط بەیان لە عێراق بە چ کێشە پێیا بوو خەڵکێک بە ڕئیس وزەرا بڵێ دەست لە کار کێشە ئەمە بووتە کێشەیەکی گەورە. ئەمە ئیسباتت ئەکات سیستمەکە چۆن بەڕێوە ئەچێت. ئەمە حقیقەت سابقەیەکی خەتیرە. ئەمە یەکەم جۆرە لە ئینگلتەرا کە ڕئیس لە وابزان لە 2 قرنی ئەخیری ڕئیس وزەرایەک بێتە استیقالەتکردن لەسەر تەسەڕفاتی خۆی شەخصی با اقتصاد دەورێکی زۆر مەترسیەکەی لە چیکردنی لەبەر ماترسیەکەی ئەوەیە تۆ خۆ تەسەڕفی ڕئیسی وزەرات تەسەڕفاتی شەخصی بۆیتە شتێکی زۆر گرنگ لەکن خەڵک جاران ئەدای حکومەت ئەوە بووە ئەدای حکومەت تو ئەگە اقتصادت فاشل بێت تووسی شەڕێک باید شتێکی گەورە ڕووداوا دەبوو دەساسی دەست لە کارکێشان. بەڵام تۆ دەستت لە حزب کارکێشی لە ڕێاسی حزبەکە دەست کێشی لە حکومەتەکە لەسەر تەسەڕفاتی شەخصی. ئەمە حقیقت لە لای من محلالێکی سیاسیە تەخەیل کە وڵاتێک وەکی ئینگلتەرا ینی شەرشر حکمی لێ بکات ئەمڕۆ جۆنسن بە تەسەڕفاتی خۆی شەخصی ئەمە بۆت ئیسبات دەکات کە مستەوای سیاسی و ئەدای شەخصی بەشەر چەند تەئسیر لەسەر کاری بەڕێوەچوونی دەوڵەتەکە حتا لە ئەوروپاش نەک تەنها لە عێراقەوە. بەڵێ دکتۆر دەڵێن بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە کە وەزیری تەندروستی دەڵێ من تووشی ڕەخ نەبووم لەو کاتی کەرەنتیندا بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆنا سەرۆک وەزیران ئاهەنگی تایبەتی جێڕاوە و لە نێو قەرەباڵخیدا بووە و دەوترێندێکی کەشی تایبەتە بە بارودۆخی ئابووری بریتانیا و هەندێک پرسی دیکە. بڕوات کە ئابوووریەکە تەسیری هەیە تۆ ئەمڕۆ ئەگەبەی سەیری بکە حقیقەت پاون لە ئەدنا مستەوای خۆیە بەڕاست. یعنی خۆ من فترەیەکی زیاتر لە چەند ساڵە لە 27 ساڵە 27 من حیاتی خۆم پاونێکی وازدەلیلم نەدیوە بەرامبەر دولار. بەڵام ئەمە ڕەبتی هەیە بە شەڕی ئوکرانیا بە اقتصاد بە تەضەخم بە شتێکی ئینتەرنێشنەڵە. تەسەڕفی شەخصی تۆبەی ڕئیس وزەرایەک بێ 16 ئاهەنگ کەس ئەوە بیت ئەمە خۆی لە جۆنسن کە حتا لە بەلەدیەی لەندەن بۆ ئەم کارە کەرەکتەرەکەی خۆی وایە بەڵام جاران تەئسیری نێدەکرد. ئەمڕۆ ئەم شتانە تەئسیر لەسەر مجتەمەعەکە زۆر تەسەڕفی شەخصی سەرۆک وەزیران هەر وڵاتێک بێت تەئسیر لەسەر دەنگی خەڵکەکات و خەڵکێکیش هەیە قازانج بکات. نقطەی دوام لەسەر ئیستیقالەکردنی جۆنسن دەوری ئیعلام چەند گرنگە. دوزا بڕواب کە ئیعلام بوویتە سەبەبێکی سەرەکی کە ئیعلام ئیتارەی حەفلاتی جۆنسن گەیتیان کرد
حفلاتی فەدرەی کۆرۆنا بوویتە حەدەسێکی زۆر گەورە و بچوونێکی وایان بۆ کرد قەت مەلەل نەبوون ئەگە لە وڵاتێکی وەک ئینگلتەرا نەبووە لە دوار دوور نییە مانگێک دوو مانگی ئەلام باسی شتێکی وا بکات و تەواو بوو بەڵام لە فەدرەی کۆرۆنا ئەلام سەختی کردە لەسەرەوەتەوە زەختی کرد لەسەر ئەم شتە بێنەوە پێویستە ئەم شتە کابرا بێتە عقوبەکردن ئایا ئەم کەلتورە لە دیموکراتیەتێکی تروا هەیە بڕوەکە لە ئەمریکا بە عەزەمەتەکەی خۆی شتێکی وانە بووە دەیتوانی ئەلام ڕازی بکات بە شتێکی زۆر بەسیط بەڵام حتا ئەلامیش پێویستە دەوری ئەلامی ئینگلیزی بێتە دەرس و عبرەتێک بۆ زۆر وڵات بما فيهم کوردستان کە ئەلامێکی مەوزون ئەلامێکی مەوسوق ئەلامێکی بەڕاستی لە خەمی خەڵک بێتەوە نەک تەلمیعکردنی سوورەت و بەپارە بێتە کڕین ئەمەیە دەوری ئەلامی حەقیقی لەناو مجتەمەعاتێکی تایبەت مجتەمەیەکی ئینگلیزی بەڵێ پێتان وایە شوێنگرەوەی جۆنسۆن زوو دیاری بکرێت یان ئەگەر ئێستا دەست لە کار بکێشێتەوە لەکەیەوە تەواو دەتوانێت لە حکومەت بچێتە دەر تۆ خۆت سیستمێکی هەیە لە ئینگلتەرا خۆ ئەوان سەیری حکومەت ناکەن دوکانێکی عاتاری وەکی عێراق یان کابرایەکی سەختی ئەکات لەسەر حکومەت بێت یان لە حکومەت دەرناچێت پێویستە کاروباری حکومەت بێتە بەڕێوەبردن تا ئۆکتۆبەر لە ئۆکتۆبەر مڕەشەحەکان زۆرە حقیقەت ئیلا ئەگە کارێکی تر زۆر جددی بێتەکردن لەبەر شخصی دووەم لە حکومەتی بریتانی وەزیری مالیە چانسلەرە ئەگەر یا لاسا مەحەڵاشتێکی زیاتر بێتەکردن لەوەی کە کراوەیە زەهاویە بێتە سەرۆکی حکومەت بەڕێوە با تاکو ئۆکتۆبەر تاکوێکێکی تر تەرشیحکەن لەبەر 2024 هەڵبژارتن دێتەکردن تا ئێستا هەمویان قەنەعەتێکی وانییە هەڵبژارتنێکی مبەکەر و لە ئینگلتەراش کەلتوری هەڵبژارتنی مبەکر نییە زۆر وەک وڵاتەکانی تر نییە وەک ئیسرائیل نییە وەک وڵاتەکانی تر نییە بڵێ کەلتوری هەڵبژارتنی مبەکر هەیە ئەوەی ئەکثر واحد مرشح وابزانم وەزیرەی خارجیە مرشحە استفتاءێکیان کراوە ئەمڕۆ بیانە وەزیری دیفاع زۆر مرشحە بێتە خەلیفەکەی بەڵام من ئەڵێم ئەم فترەیە تاکو ئۆکتۆبەر دوور نییە یەکەن بچوونەکەی من کەمترین کەس کە انتقادی لەسەر هەبێت لەناو حزبی محافظین و لەناو حمالەکان وەزیرەی خارجیە لە بەرنەجاحەتێکی باشێنەوە وعودی گەورەی نەداوە لەسەر بریکسەڵ و لەو شتانە ئەمە هەمووی پێکەوە دیارە بێت تا ئۆکتۆبەری داهاتوو بەڵێ چی وای کرد کە بۆریس جۆنسن بڕیار بدات بڵێ ئامادەم دەستەکار بشێشمەوە کە لە کاتێکدا و پێشتر قسەی لەسەرەوە کرد بوو کە دەیەوێت تا 2024 سیش بەردەوام بێت ئەمە هەزری دەیکرد بێنە و لە پەرلەمانەوە لە 359 ئەندامی پەرلەمان ئەتوانێ زمانی ئەو بکات کە بمێت لەبەر جارێک نەجاحەتی هێنا لە پێشەکە لە بیرتان بێت لە فەدرەیەکی کورد لە مانگی پێشوو نەجاحەتی هێنا توانی جارێکی تر نیەتی هەبوو سەحبی سەقیادێت بەڵام ئەم کاتە کە لیژنەیەک لیژنەیەک انزیباطی هەیە لەناو حیزبەکەی خۆیەوە کە پێڵێ لیژنەی 1922 ئەم لیژنەیە خەبەریان پێدا بیانەوەکە کە تۆ خۆت کەرامەتی خۆت پارێزەیان دەردەکەن ئەیتر ئێمە وەزعمان ناتوانین دیفاع لە تۆ بکەن پێویستە تۆ خۆت گەیشتی حەدێکی تر ناتوانانی لە حکومەت ببینیت ئەوە بکە گەشتە قەناعەتێک بیان و زانیت بیان و ئەمە ڕاستە خۆی بە خۆم کەرامەتەکەی خۆم پارێزم انسحاب بکەم داوای استقالە بم استقالەکەم لە پێشمان یان خۆیان استقالە پێم بکەن سببەکە ئەمە بووە بەڕاستی لەبەر سیستمێکی چێک و بەڵانس هەیە لەم وڵاتێکی حقیقەت علاقەتێکی دیموکراتی هەیە وەک وڵاتەکانی خۆی ئێمەیان نییە لە ناوچەی شەرق الأوسط استێکی و ستینگی بێت یان بەدرۆ بتوانی حکومت بەڕێوەبی یان بەسەختە بتوانی وڵاتی بەڕێوەبی ئەم کەلتورە لە وڵاتانە نییە بە تایبەت لە ئینگلتەرا بەڵێ بۆریس جۆنسن سەرۆک وەزیرانێکی لاواز بوو من ئەڵێم لاواز نەبوو هەزیر بوو حقیقەت بوو چوونەکەی من لە فەدرەیەکە زوو لە بیدایەتی ئەزمەی ئوکرانیا من وتم بیان و ئەم شتە بۆ جۆنسن ناچێتە سەری یعنی جۆنسن بەم مقاومەتە تۆ ئەگە بەیانیانە ئەستی لە رادیۆ سەیری رادیۆکانی ئینگلیزی بکەین مەئاساتی و یعنی نەخۆشیەکانی خەڵکی بکەی کە چۆن وەزعێکی قەیرانێکی بەڕاستی قەیرانێکی دارایی هەیە ئەمڕۆ لە ئینگلتەرا 2 ملیۆن کەس وەزع اقتصادیەکی زۆر خراپیان هەیە ئەویش عینی کات بە ملیارات پارە دەفع بکات بۆ ئوکرانیا لە بەڕقی لە رووسیا ئەمە ناچێتە سەرێک تا حەدێک تۆ ئەگەر ملەتەکەی خۆت تێر نەکەی ئیداری وڵاتەکەی خۆت نەکەی بە تەواوی بارێکی گەورە هەڵبگری لە ئەخیری قات پشت دێشکرد جۆنسن وای کرد خۆی تووشی شەڕێکی زۆر گەورەی کرد
ڕئیس وزەرایەکی هەزیل بوو لە نەزاری ئینگلیزەکان لە نەزاری ئینگلیزەکان ڕئیس وزەرایەکی هەزیل بوو یعنی حەفەلاتی شەخصیەتی بوچوونی حرەکاتی هەمووی پێکەوە نەتوانی خۆی بکاتە جێگایەکی ڕێز و تەقدیر و عەزەمەت لە وجهی نەزەری ناخب و یان تاکسپەیەر ئینگلیزی نەیتوانی وا بکات حەقیقەت من ئەڵێم حزبەکەی خۆی جۆنسنیشکان نەک حزبی عمال داوای کرد لە جۆنسن کە ئیستیقالە بکات لە حکوومەت ئەمەش تەسیرێکی زۆر هەیە انتقاداتی نا حزبەکەی بەرامبەری زۆر زیاتر بوو لە انتقاداتی معارەزە بەرامبەری جۆنسن ئەمە سابقەیەکی ترە لە سیاست و لە سیستمی دیموکراتی ئینگلیزیەوە بەڵێ وەکو تۆ باس کرد هۆکارەکان زۆرن کە داوای لێکەن و وایە لێ کردووە ئامادە بێت دەست لە کار بکێشێتەوە ڕەنگە بەشێکی پەیوەندی بە تا 6 مانگ پێش ئێستاشەوە هەبێ بۆ ئێستان بڕیارانە کەوتنە بواری جێبەجێکردن و وەزیرەکان یەک لەسەر یەک بڕیاراندا دەست لە کار بکێشنەوە وەکو تۆ هۆکارەکەی ئەوەیە کە ڕاگەیاندنەکان بەردەوام بوون لە فشاریان هۆکاری دیکە هەیە ڕۆکارەکانیان بەردەوام بووم خۆیش کابرایەکی ڕاستی میسمەنی جەنتی حکوومەتەکەی خۆی دەیکرد نەدەتوانی ئەو تیمەی کە لەگەڵیە نەدەیتوانی تەناسقی لەناوبەینی تیمەکەی کە خۆی اختیاری تیمەکەی کردبوو نەیتوانی کە کارێکی وا بکات ئەگەبەی سەیری تۆ ئەگەر 59 وەزیر لە عینی کات استیقالە بکەن لە تۆ مانای تۆ کابرایەکی سەرکەوتونی لە ئیدارەکردنی تیمێکی کە وەزیری پێبێت ئەمەش و بۆچوونی زیادی تەسیری ئەعلام زەختی ئەعلامی زۆر لەو کەسانە کرد بیانە خۆتان سەحب بکەن لە حکوومەتەکە ئەمە حکوومەتێکی لایقی ئینگلتەرانیە وڵاتێک بە عەزەمەی ئینگلتەرا مەلایقی کارێکی نییە بەڵام بۆ تاریخ جۆنسن زۆر مووقفێکی چاکی هەبوو لەگەڵ کوردستان حقیقت مووقفێکی چاکی هەیە لەگەڵ کورد قەت لەبیر نەکەین بەڕاستی هەموو جارێ پاڵپش بوو بۆ کێشەکانی خۆمان لەبیرم دێت لە فەتەی 16 ئۆکتۆبەر کە یەکەم جار چاپێککەوتنێکمان لەگەڵ کرد مووقفێکی زۆر پیانەی هەبوو و لە وڵاتەکانی تر هەمووی پێکەوە کە شخصی خۆی بن باسی ئینگلتەرە ناکەم توانی زۆر شت ئەو کاتەش بۆ کوردستان بکات و دامی کوردستان بکات تاکو زیاتر هێرشەکانی ئەو کاتەی عێراق بەرداو نەبێ دژی کورد مەنیجمنتەکەی خۆی و دەوری ئەعلام شتێکی زۆر گرنگ بووە لە ئەستێقالەکردنی جۆنسن بەڵێ وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد و پێشتریش باسییان لەوە کرد وتیان کەسێک کە چانسی زۆری هەیە و لە پلەی دووەم دێت بەڕێز نەدیم زەهاویە کە ئێستا وەزیری داراییەوە ئەم ڕۆژ خۆی لە تویتێکدا داوای کرد کە سەرۆکوەزیران دەست لە کار بکێشێتەوە پێتان وایە ڕەنگە ئێستا هەندێک وا بیر بکەنەوە کە بوونی ئەو بە سەرۆکوەزیران بوونی زەهاوی بە سەرۆکوەزیران کاریگەری باشی هەبێت بۆ پرسی کورد هەندێکی دیکەش دەڵێن بەریتانیا تەنها وەزیری دەرەوە و وەزارەتی دەرەوە پرسەکانی دەرەوەی داڕێژن ڕئیس وزەرا دەورێکی زۆر قایمی هەیە ئەرگەر نەدیم برادری خۆمانە هەمووی پێکەوە حقیقت لە نوقیەکەوە بەڵێ دکتۆر ئەگەر ببوورەگەر لەگەڵ بمێنیتەوە تۆ دەتوانی بەردەوام بی لەسەر وەڵامدانەوەی پرسیارەکەی من نەدیم کابرایەکی حقیقت ئەگەبیت لە ساڵێکدا 3 وەزارەتی بەڕێوەبرە کابرایەکی سەرکەوتووە لە محافظین من ئەڵێم چانسی هەیە دوور نییە زەختێکی تری ئەعلامی بکەوێتە سەر جۆنسن ئەم پەر نەهێڵن جۆنسن تا ئۆکتۆبەر حکوومەتەکەی بەڕێوە بات ئەگەر ئەدنە ئەزمەیەکی تر خوڵق بێ لام وڵاتە پاون زیاتر بێتەشکاندن جۆنسن پێویستە بچێتە ماڵی خۆ ئۆتۆماتیکیە لەو حالەتە نەدیم زەهاویە بێتە سەرۆکوەزیران لەبەر شخصی دووەمە لە حکوومەت تا ئۆکتۆبەر بەڵام من تەخەیل ناکەم بە تاریخی نەدیم لەناو حزبی محافظینیان لەو شخصیەتانە بێت بتوانێت لە دوای بژاردننی 2014 بتوێتە سەرۆکی حزب 2024 بێتە سەرۆکی حزبی محافظین دوو کەس مرەشحی زۆر بەقووەتن ئیمما وەزیری خارج وەزیرەی خارجیە یا وەزیری دیفاع هەردووکیان لەناو حزبەکەیان یعنی دیپ ڕۆتتن پێڵەن ئینگلیزی یعنی جزوری تەواویان هەیە لەناو حزبی محافظین جزورەکانیان بەقووەترە لە نەدیم کابرایەکی سەرکەوتووە بەڕاستی دوور نییە تا ئۆکتۆبەر بێتە سەرۆکی حکوومەت بەڵام تەخەیل ناکەم تا هەڵبژاردننی 2024 یان بتوانێت ببێتەوە لەبەر عادەتەن سەرۆکی حزبی محافظین لە دوایەوە ئەبێتە سەرۆکی و ئەمەش تەسیر ئەکا لە هەڵبژاردننی داهاتوو بایدەوەی یعنی
ڕاستە محافزینەکان چانسی زیاتریان هەیە لە بەڕێوەبردننی وڵاتە ئینگلتەرا، بەڵام ئەمە حتا تەسیر لەسەر هەڵبژاردننی داهاتوو ئەکات و تەسیری شەڕی ئۆکرانیاش تەسیرێکی دەهەبێت لەسەر هەڵبژاردن نەتائجی شەڕی ئوکرانیا تەسیرێکی زۆر گرنگ دەهەبێت لەسەر هەڵبژاردننی داهاتوو دەستنیشانکردنی سەرۆکی حکوومەتی ئینگلیزی داهاتوو. ئەم گۆڕانکاریانەی لە نێو حکوومەتی بەریتانیا ڕوادات کاریگەری لەسەر هاوکاریەکانی بریتانیا بۆ ئۆکرانیا بێت؟ حقیقت بە تەسیرێکی زۆری شەڕی ئوکرانی لەسەر اقتصادی ئینگلیزی کراوە، تەسیرێکی زۆر لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵکی کراوە، گرانی زۆر بووە، بەردەوامی لە پاون لە دابەزیندایە، سۆشیال سکیوریتی کارێکی زۆر تەسیر لەسەر کراوە، هەمووی پێکەوە بێشەرت تەسیری کردی اختیارکردنی خەڵک بۆ دەستنیش لە حکوومەت وابزانم پەیوەندیەکی زۆری دەهێت بە شەڕی ئوکرانیا لەبەر تەسیر زۆر بووچوونەکەی من شخصی جۆنسن زۆر چوو پێشەوە زیاتر لە حەدێکی زیاتر لە ئەوروپیەکان و لە ئەمریکیەکان لە شەڕی ئوکرانیا دژی ڕووس، ئەمەش ئەگەڕێتەوە بۆ عاملی شخصی، بۆ عاملی باڵانس ئۆف پاوەر، بۆ عاملی ئیسباتکردن کە ئینگلتەرە لە دوای برێکسیت من قووەتێکی عەزماییترم لە ئەوروپا بە قووەترم، ئەمەش حقیقت تا حدێک سەنگینترە زۆر گرانە بەڵام مکلفە. ئایا وەزعی داخلی تەقەبولکردنی ئەم کولفەیەکەیان ناکە؟ ئەمە ئێستا دەرچووبیان و یەکێک لە سەربەکان جۆنسن سەری خۆی لەسەردان دوور نییە حەزبەکەیش لە هەڵبژاردننی داهاتوو محافزینەکانیش لەو هەڵوێستە نەکاتەوە. ڕاستە پابلیک سەپۆرتێکی تەواوی هەیە لە ئینگلتەرا، تەعاتفێکی زۆری هەیە لەگەڵ ئوکرانیا، بەڵام نەک لەسەر مەسائلی قوتی ڕۆژانەی خەڵک. بەڵێ هەندێک لە وەزیرەکان دەڵێن کە لە نێویشاندا نازم زەهاوی هەیە، دەڵێ بەریتانیا شانی حکوومەتێکی سەقامگیر و یەکگرتووتر، هەندێکتریان دەڵێن دەبێ متمانە بۆ حکوومەت بگەڕێنەوە. حکوومەتەکەی بۆریس جۆنسن ئەمەندە خراپ بوو کە ئێستا ئاوا باسیەکەن؟ نەخێر خراپ نەبوو، بڕوا بکە خراپ نەبووە. یەکەم شت با یەکێک لە تاریخ بڵێت جۆنسن حکوومەتێکی ئیسلام کرد لە دوای برێکسیت تەقەلوبێکی زۆرە تۆ لە تەحالفێکی ئەوروپی زۆر گەورە بی تەنیا ئەخیرە بەخۆی بوو. دووەم ئەمریکا وەزعێکی زۆر وعودی زۆری داوو بە ئینگلتەرا لە دوای برێکزیت وعودەکانی جێبەجێ نەکراوە، حقیقەت تا حەدێکی اقتصادی استراتیجی زۆریان جۆنسن بە تەنیامە. دووەم جۆنسن لە حملەی خۆیەوە بۆ برێکسیت وعودی زۆری دابوو، خەڵک نەیتوانی جێبەجێ بکات، وەزعەکە لەبەرگوڕا. ئەمە هەمووی پێک من ئەڵێم حکوومەتەکەی وا خراپ نەبوو، بەڵام وەزعەیەکی بارێکی وا قورس بوو لەسەر حکوومەتەکەی جۆنسن تا حدێک نەیتوانی ئەو کێشانە یان ئەو وعودانەی کەدا و بە خەڵک جێبەجێ بکات. ئەمە هەمووی نقاطە با یەکێک بێتە حساب، بەڵام ئەدای شخصی زۆر تەسیری لێ کرد. سلوکی شخصی ئەم کابرایە زۆر تەسیری لێ کرد. یعنی هەندی ڕسم هەیە ئەگەر بێت ڕۆژانە لە سەحافەی لە سەحافەی لۆکاڵ کە پێڵێن یەلۆ پیجز یەلۆ پیپرز، ئەوانەی ئەسەحافە سەفرا بە عەرەبی پێڵێن کە ڕئیس وزەرایەک دەربچێت بڵێکی وێسکی بەدەستی بێت یان ئیشی وا بکات، هەندێشت لە قالبی تەواضع و ئەتەکێتی ڕئیس وزەرا دەری کردبوو لە وڵاتە. ئەمە تەسیرێکی جددی لێی کرد لە سەحبی سیقە و لە تێکچوونی سمعەتەکەی لەناو حزبەکەی زیاتر لە لای محەرەز. بەڵێ لەناو کووردا زۆر کاتەوترێ بەدەستم نییە بەڵام بەدڵمە، یانی ئەڵە شتەکە ڕوویدا بەدەستی خۆم نییە بەڵام بەدڵمە کە ڕوویداوە. ئێستا ڕووسیا دەڵێن ئێمە جۆنسنمان خۆش ناوێت، ئەویش خۆشی ناوێن و پێمان خۆشە کەسێکی پیشەی سەرۆکاتی وەزیرانی بریتانیا بکات. دەتوانین بڵێن ڕووسیا بەم بارودۆخی ئێستا دڵخۆشە؟ ئەکید پێخۆشە، لەبەر جۆنسن حقیقت من ئەڵێم هەچی ڕئیس وزەرایەکی تر بێت بەو حەماسەی بەرامبەر ئوکرانیا زیاتر لە جۆنسن نەدەیتوانی بکات، لەبەر جۆنسن دوو زیارەتی کرد ئوکرانیا، تەسلیحێکی تەواوی کرد، انفتاحێکی مالی زۆری کرد. ئەسڵا خلافێکی هەبوو لە دوای کوشتنی ئەو برادەرەی کە لە لەندەن هاتە کوشتن کە ڕووسەکان دەیانوت عەمی بوو بە ئینگلتەرا، خلافەکە زۆر بوو و ئەسڵاش خلافێکی کۆنی هەیە لەناوبەینی ئینگلتەرا و رووسیا، کۆنە خلافی کەنیسەی هەیە، خلافی استراتیجی هەیە. ئەمە هەموو تەسیری کرد، بەڵام ئەگەر ڕووسەکان وا مقتەنع ببێن و ئەگەر جۆنسن چۆر یەکێکی تر بێت موقفەکە دێتە گۆڕین، حقیقت بڕواناکەم دوور نییە تەخفیفێکی تر بێت، بەڵام خلافەکە زۆر ئەزەلیترە بە قووەترە لە جۆنسن یان هەچی کەسێکی تر ڕئیس وزەرا بێ لە ئینگلتەرا.
بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد ئەحسان شارەزای پێدێنی و دەوڵەتیەکان لە لەندەنەوە لەگەڵماندا بسپاس بۆ شرۆڤەکانتان زۆر زۆر